شەڕی داعش سۆز و هاوکاریە نێودەوڵەتیەکانی بۆ کورد زیاتر کردووە و سیناتۆرێکی ئەمریکی داوا دەکات ڕاستەوخۆ و دوور لە بەغداد چەک بە هێزەکانی پێشمەرگە بدرێت. سیناتۆر ڕاند پاوڵ کە چاوەڕوان دەکرێت کاندیدێکی هەڵبژاردنەکانی 2016 سەرۆکایەتی ئەمریکا بێت، داوا دەکات بە شێوەیەکی ڕاستەوخۆ چەک بە پێشمەرگە بدرێت لە شەڕی دژ بە داعش و پشتیوانی خۆی بۆ دروستکردنی دەوڵەتێک بە ناوی کوردستان دەردەبڕێت. پاوڵ ڕای دەگەێنێت کوردەکان زۆر سەرکەوتوو بوون لە شەڕی دژ بە داعش، بەڵام ئێمە چەک لە ڕێگەی بەغدادەوە ڕەوانەی هەرێمی کوردستان دەکەین. ئەو سیناتۆرە داوا دەکات کە هەریەکە لە ئەوروپا و ئەمریکا بە شێوەیەکی ڕاستەوخۆ چەک بدەن بە هێزە کوردیەکان. سیناتۆر ڕاند پاوڵ پەیمانی دەوڵەتی سربەخۆ بە کورد دەدات و پێی وایە بەو شێوەیە کوردەکان دەتوانن خۆیان بپارێزن لە هێزە توندڕەوەکانی ناوچەکە و خۆشی دەڵێت دەیەوێت سنوورێک بۆ دەوڵەتی کوردستان لە ناوچەکەدا بکێشێت. پاوڵ جەخت دەکاتەوە کە کوردەکان بە شێوەیەکی زۆر کاریگەر و دڵسۆزانە ڕوبەڕووی داعش بوونەتەوە. هەڵوێستەکەی پاوڵ هاوشێوەی هەڵوێستی سیناتۆر کروزە کە لە شوباتی ڕابردوو داوای کردبوو ڕاستەوخۆچەک بە پێشمەرگە بدرێت. کروز ڕایگەیاندبوو پێشمەرگە جنگاوەری مەشق پێکرا و بەهێزن لە ڕوبەڕووبوونەوەی داعش. لە دوای کۆبوونەوەیەکیشی لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستاندا، کروز بە کەناڵی ABC نیوزی ئەمریکی ڕاگەیاندبوو پێشمەرگە هاوپەیمان و هاوڕێی ئێمن وتیشی کارێکی بێمانایە ئیداری باراک ئۆباما ڕەتی بکاتەوە ڕاستەوخۆ پێشمەرگە پڕچەک بکات. تاکیدیشی کردەوە پێویستە پێشمەرگە پڕچەک بکەن چونکە ئەوان لە شوێنی ئەوان واتە ئەمریکا شەڕی تیرۆر دەکەن. سیناتۆر لێنسی گراهام یەکێکی ترە لە کاندیدە بەهێزەکان بۆ هەڵبژاردنی سەرۆکایەتی ئەمریکا کە بە هەمان شێوە داوای پڕچەکردنی ڕاستەوخۆی پێشمەرگە دەکات. هەروها داوا دەکات 10,000 سەربازی ئەمریکی ڕەوانەی عێراق بکرێن بۆ شەڕی دژ بە داعش. گراهام کە ئەندامی لیژنەی ئابووری سەربازیە لە کۆنگرێس ڕایگەیاند خوازیارن چەکی مۆدێرن بە پێشمەرگە بدەن. سیاسەتی دەرەوەی ئەمریکا و ڕەوانەکردنی هێزی زەمینی بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش یەکێکە لە بابەتە سەرەکیەکانی کەمپینی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا بۆ ساڵی 2016. بەشێک لەو سیناتۆرانی کە بڕیار وایە خۆیان بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا کاندید بکەن داوای ڕەوانەکردنی هێزی زەمینی دەکەن و پشتیوانی خۆیان بۆ پڕچەکردنی ڕاستەوخۆی پێشمەرگە دەربڕیوە. کاروان شێخ موحسین NRT